بەشی دووەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی ڕێپێوانی سربەخۆی جەماوەری خەڵکی ئێران لە پێناو ڕزگاربوونیان لە ستەم و سەرەڕۆیی ئاینی. خاڵی سێهەم: خەڵکی ئێران چاودێرێکی چالاک و سربەخۆ. کاردانەوەی کۆمەڵانی خەڵکی ئێران وەک سەرەکیترین هێزی کاریگەر لە پێشهاتەکان بەرامبەر بە هێرشەکانی ئیسرائیل و کاردانەوەی کۆماری ئیسلامی لە ئاست ئەو هێرشانە هەڵگری گەلێک وانەی بە نرخ و جێگەی هەڵوێست لەسەرکردنە. لە ڕوانگەی خەڵکەوە ئەم شەڕە شەڕی ئەوان نییە. کاردانەوە سەرەتاییەکان دەریان خستووە کە لەم شەڕەدا خەڵک نە لایەنی ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی دەگرن و نەدەکەونە ژێر کاریگەری تەبلیغاتی بێهودە و پڕوپوچی ئەو ڕژیمە و ناپشتیوانی لە هێزە دەسەڵاتخواز و مناڵکوژەکانی ئیسرائیل دەکەن. زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران نەکەوتنە ژێر کاریگەری تەبلیغاتی شەرخوازانەی دەسەڵاتی ئیسلامی کە دەستی سوورە بە خوێنی منداڵان، لاوان، خوێندکاران، نەتەوەستەم لێکراوەکان و کرێکاران و زەحمەتکێشان و نە هیچ گرنگیەکیاندا بە پەیامە فریوکارانە و بێشەرمانەکەی نەتانیاهۆ، بەڵکو تەنیا توانی دڵی پرۆژە وەرگرە بە کرێگیراوەکان خۆش بکات. گرنگی پێنەدانی خەڵک بە تەبلیغاتی شەرخوازانە بێباکیان بەرامبەر بەهێرشەکانی ئیسرائیل و پاراستنی هێمنی خۆیان لەم دۆخە نەخوازراوەدا پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرای پێیە کە بریتیە لە: یەکەم، خەڵکی ئێران خوازیاری شەڕێکی کۆنەپەرستانەی لەو شێوەیە نین و پشتیوانی لە کردەوەی شەرخوازانەی ئەم دوو هێزە ئاینیە ڕادیکاڵە، یەکێکیان بە ناوی ئیسلام و ئەوەی دیکەیان بە ناوی یەهودیەتی تۆندڕە و ناکەن. دەسەڵاتی ئیسلامی بە باشی لەم پەیامە تێگەیشتووە. دەسەڵات لەوە تێگەیشتووە کە ناتوانێت لە ئەگەری دروستبوونی شەڕێکی ناوچەیدا لەسەر کۆمەڵانی خەڵکی ئێران حساب بکات. دووهەم، خەڵکی ئێران کە شۆڕشێکی فەرهەنگی شکۆداریان دەست پێ کردووە، شۆڕشێکی کە بە باوەڕ بە هێزە پێشڕە و پێشکەوتن خوازەکانی هەڵقوڵاو لە هەناوی کۆمەڵگا و پشبەستوو بە ئیرادەی ڕزگاری بەخشی ئەوان و ویست و داخوازی ڕادیکاڵ و شۆڕشگێڕانەی کرێکاران و زەحمەتکێشان، ژنان و ئاراستە جنسیەکانی تر، مامۆستایان، خوێندکاران و نەتەوەستەم لێکراوەکانی بەهێز کردووە و لەسەر بەستێنی شۆڕشی ژن ژیان ئازادی لە بنەڕەتدا بە تێڕوانینێکی زۆر نەگەتیفەوە سەیری دەستێوەردانی هێزە دەرەکیەکان دەکەن. ئەوان ڕۆڵی زلهێزە ئیمپریالیستیەکانیان لە هەوڵدان بۆ بەلاڕێدابردنی شۆڕشەکەیان و هەروەها ئاکامی دروشمە درۆینەکانی داگیرکەرانی دوێنێ و هێزە هێژمون خوازەکانی ئەمڕۆیان لە ئەفغانستان، عێراق، لیڤی، یوگۆسلاڤی، یەمەن و سووریە بینیوە و هەر هێشتا شاهیدی جنایەتەکانی ئەرتەشی ئیسرائیلن لە غەزە و لوبنان. لەمڕۆوە ناتوانرێت ئەم خەڵکە فریو بدرێن. سێهەم، خەڵکی ئێران لەم ڕەوتەدا هەرچی زیاتر سروشت و ناوەڕۆکی هێزە ئۆپۆزیسیۆنە ڕاستڕەوە بەکرێگیرا و وابەستە بە زلهێزە دەرەکیەکانیان ناسیوە. هێزە پێشڕە و پێشکەوتن خوازەکان زۆر باش دەزانن کە هێزە ڕاستڕەوەکان تەنیا بە دوای شکڵپێدان بە فۆرمێک لە دەسەڵاتی نوێ هاوشێوەی حکوومەتی ئیسلامیەوەن. هەندێک جار جیاوازیەکان تەنیا لە شێخ یان شا و ڕادەی وابەستەبوونیاندایە بەو زلهێزانەی کە حەقدەست دەدەن بەم دیکتاتۆرە بچووکانە. بێئومێدی و سەرلێشێواوی بەرچاوی هێزەکانی سەر بە ئۆپۆزیسیۆنی سەڵتەنەتخواز و موجاهیدین لە دوای هێرشەکانی ئیسرائیل سەلمێنەری ئەم ڕاستیەیە. ئەم وشیاریە جەماوەریە ئیمکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانە بۆ ڕێکخراوبوونی سەربەخۆی خۆیان و پێکهێنانی ڕێکخراوەکانی هێزی جەماوەری هەرچی زیاتر پەرەپێدەدات. چوارم، کردەوەی چەکدارانە لە دژی بزوتنەوەی ژن ژیان ئازادی. هاوکات لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران لە پێنجی خەزەڵوەردا، هێزەکانی جەیشولعەدل هێرشیان کردە سەر ئۆتۆمۆبیلی گەشتی هێزە ئینتزامی لە گەوهەرکوهی سەر بە شاری تەفتان لە بەلوچستان و 10 کەسیان کوشت و چەک و چۆڵەکانیان لەگەڵ خۆیان برد و لە ڕێگەی ڕاگەاندنێکەوە ئەم هێرشیان
بە پشتیوانی لە بەلوچە مسلمانە ستەم لێکراوەکان ناوبرد. ئەوەی کە لە هەموو شتێک گرنگترە ئەوەیە کە کردەوەی چەکداری لە بنەڕەتدا لە خزمەت بەرژەوەندیەکانی بزوتنەوەی مەدەنی خەڵکی بەلوچستاندا نییە. کردەوەی ئەم تاقمە بە ئاشکرا ئیمکانی ئەوە دەدات بە هێزە ئەمنیەتی و نظامیەکانی کۆماری ئیسلامی کە سیاسەتە ئەمنیەتیەکانی بە شێوەیەکی تند و تیژ و وەحشیانەتر لە ناوچەکەدا بەڕێوە بات. واقعیەت ئەوەیە کە لە 2 ساڵی ڕابردوودا بزوتنەوەی مەدەنی خەڵکی بەلوچستان وەک یەکێک لە سەرەکیترین و شێلگیرترین بەرگریکارانی بزوتنەوەی شۆڕشیێڕانەی ژەنجیان ئازادی هەڵسوکەوتی کردووە و توانیوێتی پەیوەندیەکانی نێوان خەڵکی ئەم پارێزگایە و سەرتاسەری ئێران بەهێزتر بکات. بەڵام ئاشکرایە کە کردەوە چەکداریەکانی جیا لە جەماوەری جەیشە العەدل نەک هەر لە بەرژەوەندی ئەم هاوپشتیەدا نەبووە، بەڵکو بە ئاراستەی لە باربردنیدا بووە. 5. بودجە لەسەر بەستێنی داڕمانی ئابووری. دەوڵەت و دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەوڵ دەدەن قەیرانە ئابووریەکەیان کۆنتڕۆڵ بکەن. هەوڵی دەسەڵات بۆ پەیوەستبوون بە بریکس و گەورەتر نیشاندانی ڕۆڵی ئەو هەوپەیمانیە لە ئاکامەکەی تەنیا بە مانای خۆفریودان و خۆڵکردنە چاوی خەڵکە. واقعیەت ئەوەیە لە هەلومەرجێکدا کە ئابووریە تازە پێگەشتووەکانی وەک چین، رووسیا، هندوستان و برزیل، ئافریقای باشوور و تورکیا لە هەوڵی دروستکردنی جەمسەرێکی ئابووری نوێدان و ئابووری وڵاتە عەرەبیەکانی کەناری باشووری کەنداوی فارس ڕۆڵێکی بەرچاو دەگێڕن لە کارلێکە ئابووریە جیهانیەکاندا، ئابووری ئێران تەنانەت لە نێو وڵاتەکانی ناوچەکەشدا بۆ نزمترین ئاست دابەزیوە. کۆماری ئیسلامی بە ئابووریەکی داڕما و قەیران لێدرا و لە ژێر گەماڕۆیەکی لە ڕاددەبەدەر هەوڵ دەدات بە خۆ هەڵواسین بە بریکس و زلهێزە ئابووریە تازە پێگەشتووەکانەوە جێگە و پێگەیەک بۆ بوونی خۆی لە جیهاندا بەدەستپێنێت. بەڵام پرسی سزاکان تەنانەت ئەم هەوڵەشی لەگەڵ شکست بەرەوڕوو کردوێتەوە. ئابووریەکی کە نەتوانایی فرۆشتنی نەوتی هەیە، نەخاوەن بەرهەمێکی ناوخۆیی ئەو توێ کە توانایی ڕکابەرێتی جیهانی هەبێت، نە ئاڵ و گۆڕێکی ئابووری متمانە پێکراوی لەگەڵ وڵاتانی دیکە ڕێخستووە و نەتوانایی دابینکردنی پەیداویستیەکانی خەڵکەکەی هەیە، چۆن دەتوانێت ڕکابەری ئابووری وڵاتانێکی وەک چین، برزیل، ئافریقای باشوور و تەنانەت تورکیە بکات؟ لە دۆخێکی ئابووری نەخوازراوی و جێگەی داخی لەو شێوەیەدا داڕشتنی بودجەی ساڵی 1404 پتر لەوەی کە هەوڵێک بێت بۆ چارەسەرکردنی کێشە ئابووریەکانی وڵات بریتیە لە پۆلێنبەندی ڕانتی ئۆرگان و دامەزراوە مشەخۆرەکان. واقعیەت ئەوەیە کە بەشی هەرە زۆری ئابووری وڵات واتە 60% لە بەردەستدام و دەستگاکانی بەیتی ڕێبەریدایە. ئەم دامەزراوانە لە ڕیزبەندی خەرجیەکاندا جێگەیەکی دیاریکراویان هەیە، بەڵام لە ڕیزبەندی داهات و باجدا هیچ جێگەیەکیان نییە. لە 40% باقی ئابووری وڵاتیشدا ڕیزبەندی ئاستی خەرجی دامەزراوە ئاینی مشەخۆرەکان ئەوەندە لەسەرەوەیە کە هیچ بوارێک بۆ بودجەی پەروەردە و تەندروستی ناهێڵێتەوە. ئێستا کە زۆرینەی پارلەمان بەدەست نێونەرانی باڵە لە ڕاددەبەدەر کۆنەپەرستەکانی سەر بە دامەزراوە مەسهەبی و ئاینیەکانەوەیە، ئەو بودجەی کە لە پارلەمانەوە دەردەچێت بە پشبەستن بە باجوەرگرتن لە خەڵکو و دەستبردن بۆ سندوقی یەدەگی درا و فرۆشتنی مڵک و ماڵی گشتی بە کەسانی نزیک لە خۆیان و هەروەها بە تایبەتیکردنی شرکەتە دەوڵەتیەکان بە ئەگەرێکی زۆر بودجەی دامەزراوە ئاینیەکان دەبێت. واقعیەت ئەوەیە کە بەبێ تێکشکاندنی دەسەڵاتی ئیسلامی و جیاکردنەوەی دین لە دەوڵەت و کۆتایی هێنان بە ڕۆڵی دامەزراوە ئاینیە مشەخۆرەکان و هەروەها پشبەستن بە سیاسەتی بەرهەمهێنان و ڕێخستنەوەی ئابووری لەسەر بنەمای بەرژەوەندی زۆرینەی ڕەهای خەڵک دەرباز بوون لەو بنبەستە ئێستا مەحاڵە و ئامادەکردنی بودجەی ساڵانەش جگە لە دابەشکردنی مڵک و ماڵی بە تاڵان براوی خەڵک بەسەر دار و دەستەی سەربەت دەسەڵات و دام و دەستگا بێ کەڵکە ئاینیەکاندا هیچی تر نابێت.